ئەم کاتان باش گرنگترین مانشێت و هەواڵی ئەمڕۆی میدیاکانی جیهانتان لە بڕگەی ڕۆژنامانی بۆ دەخەمەڕوو. سەرچاوێک لە سوپای عێراق هەواڵی کوژرانی جێگیری دووەمی ئەبوبەکر بەغدادی سەرکردەی داعشی ڕاگەیاند. سەرچاوەکە ڕایگەیاند ئاسی عەلی محەممەد ناسر العوبێدی بە بۆردومانەکانی هێزەکانی عێراق لە شارۆچکەی بەروانەی سەر بە پارێزگای ئەنبار کوژراوە. محەممەد ئیبراهیم وتەبێژی هێزا و بەشەکانی عێراق ئاشکرای کردووە عوبەیدەیەکێک بووە لە هەڵاتوەکانی زیندانی ئەبوو غرێب و فەرماندەیەکی هێزە پاسەوانەکانی سەدام حوسێن بووە لە پێشودا و لە پێش کوژرانیشی کاندیدی وەزیری بەرگری داعش بووە. عوبێدی 2 ساڵ لەمەوە پێش سەرکردەی گروپی تونڕەوی غەزوەت سەلیل ئەلسەوارم بووە لە عێراق کە بەرپرس بوون لە کوشتنی دایان کەس لە هێزە ئەمنیەکان. کوژرانی عوبەیدی لە کاتێکدایە دووشەمەی ڕابردوو هێزا و بەشەکانی عێراق لە بەیاننامێکدا بڵاوی کردەوە ئەبوو محەممەد عەدنانی وتەبێژی داعش لە بۆردومانەکانی هێزا و بەشەکانی عێراقدا لە شارۆچکەی بەروانە بە سەختی بریندار بووە. لە ئینتەرناشنال بزنس تایمز بڵاوکراوەتەوە بەرپرسێکی باڵای ئەمریکا کە نەویست ناوی ئاشکرا بکرێت ڕایگەاندووە رووسیا بە بیانووی بۆردومانکردنی داعشەوە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی سووریا دەکاتە ئامانج و بەهۆی بۆردومانەکانیشەوە چەندین هاوڵاتی مەدەنی کوژراون. ماڵپەڕەکە بڵاوی کردەوە لە بۆردومانەکانی دوێنی رووسیادا بۆ سەر شارۆچکەی معرض النەعمان هێزە ئۆپۆزیسیۆنەکان کراونەتە ئامانج و بەهۆی بۆردومانەکانیشەوە زیاتر لە 7 هاوڵاتی مەدەنی کوژراون. بەرپرسەکە ئاماژەی بەوە داوە رووسیا هێزی سەربازی بەکاردێنێت بۆ پشتگیریکردن لە ڕژێمی ئەساد. هەروەها ڕاشیگان لە 30 ئەیلولی ساڵی ڕابردوو کە رووسیا دەستی بە هێرشە ئاسمانەکانی کرد لە خاکی سووریا تا ئێستا نزیکەی 5,000 هێرشی ئاسمانی ئەنجام داوە. لە سەدا 70 هێرشە ئاسمانەکانی بۆ سەر هێزە ئۆپۆزیسیۆنەکان بووە لە سووریا نەک بۆ سەرچەکدارانی داعش بەوتەی ئەمریکا. کێربی نیۆنەر لە وتارێکیدا بۆ ماڵپەڕی فۆربێس نووسیوێتی عەبدوڵڵا ئۆجەلان کە باشترین استراتیژی دژ بە داعشی هەیە لە ئێستادا لە زینداندایە. نووسەر نووسیوێتی سەرڕای ئەوەی لە ئێستادا ئۆجەلان لە زینداندایە دەتوانێت ڕۆڵێکی کاریگەری هەبێت لە ڕوبەڕووبوونەوەی داعش. نووسەر دەڵێت لە ئێستادا تورکیا ڕەزامەندی نادا لەسەر دروستکردنی دەوڵەتێکی سربەخۆ. بەڵام هێزە کوردیەکانیش لە تورکیا داوای کۆنفیدراڵی دیموکراسی دەکەن کە مافی خۆبەڕێوەبەری بە کورد بدرێت لە وڵاتەوەتە لە تورکیا. بەرگەی ڕۆژنامانی پێشکەشکردن کاتێکی خۆش.